دووبارە سەڵام. بەڵێ دکتۆر پێش ناوڕەکە و پرسیارم لێ کردی کە مادەی دووی بڵێن یاسای ڕۆژنامەگەری ئەڵێ ڕۆژنامەگەری ئازادە و هیچ سانسۆرێکی لەسەر نییە. ئەمە لە کوردستاندا تا چەندیشی پێکراوە؟ بەڵێ سانسۆری ڕۆژنامەگەری بۆ خۆی چەند جۆرێکە. گرنگترین جۆریان سانسۆری پێشوەخت لەگەڵ سانسۆری دواوەخت. لە وڵاتە دیکتاتۆریەکان سانسۆرێک هەیە پێوترێ پێشوەخت. لە داڕشتنی ئەو بەندە ئیش لەسەر ئەو جۆرە سانسۆرە کراوە کە نەهێڵدرێت سانسۆرێک کە پێی وترێ پێشوەخت. ینی با بڵێن بەر لەوەی بابەتەکە بڵاوکرێتەوە لیژنەیەکی سانسۆر هەبێ لیژنەیەکی ڕقابە هەبێ بیبێنێ. ئەوە لە کوردستانە نەماوە، چ بۆ کتێب تا حەدێکی زۆر، چ بۆ بابەتە تەلەڤیزیۆنەکان، چ بۆ ڕۆژنامەکان ئەوەی کە دایانەوێت بە ئازادی پێش ئەوە کەسێک نییە سانسۆریکە. ئەوەی لە سەردەمی بەعسا دەبینرا یان لە وڵاتە دیکتاتۆریەکانی ئێستاکە دەبینرێت لێرە و لەوێ پێویستناکە ناوی وڵاتانە بێنین بۆ نییە کتێبێ بڵاوکەیتەوە تا بە لیژنێکی ڕقابیە دەڕوا و شعرەکان هەڵدەسەنگێنێ بزانێت سیاسی تایە یان بزانین ڕخنەی تایە یان تەنانەت کاتی خۆی ڕۆژنامەی خەبات هەموو بابەتەکانی کۆ دەکرایەوە لە شەستەکانە دەبواە بە لیژنێکی سانسۆرە بڕوە سەحیان لەو بابەتەدا کە بۆ بڵاوکردنەوە ئەوشی بۆ بڵاوکردنەوە نەبواە چاوتێکان پێیانە کە نەدەبواە بڵاو بێتەوە واتە پێش بڵاوکردنەوە سانسۆرە بوو. ئەوەی کە لە کوردستانە نەماوە ئەو جۆرە سانسۆرەیە کە پێشوەختە بەڵام دواوەخت کە بابەتەکە و بڵاو کردەوە جۆرە سانسۆرێکی پێوترێت باڵێن لاحقەوە تا پاشوەخت لە دوای بڵاوکردنەوەی بابەتەکەت ئەگەر بابەتەکە و پێچەوانەی دقێکی یاسایی بێ لەو وەکوی لە مادەنەوەی یاسای ڕۆژنامەگەری کوردستاندا هاتووە ساڵی 2007 یا تەنانەت لەوەی کە پێچوانەی دقێ بێ لە ناو یاسای سزادانی عێراقی ساڵی 69 هات بێ بێکومان کەسی بەرامبەر جا حکوومەتە یان حیزبە یان کەسێکی یاساییە دەتوانێت سکاڵای لەسەر ڕۆژنامە نووسە بەرز کاتەوە لەو ڕۆوە کە دەتوانێت بیاتە دادگا. ئەمە لەو ڕۆوە ڕنگ بێ جۆری دووەمیان لە هەموو وڵاتێکە کاری پێ دەکرێت بەڵام بە جیاوازیەک ئەویژەوەیە هەموو کارێک هەموو جۆرە بیر و بۆچوونێک بە تاوان دانانرێت. ینی لاندێ وڵاتدا تا ئێستا کە ڕنگ بێ قسە ڕخنەیەکی ئاینی بگریت بە تاوان دابێنێت لاندێ وڵاتی کە دانانێت لاندێ وڵاتدا سەردەمێک بانگەشە بۆ شوعێت کردایە وەکو مەسەر بە تاوان دادەدرات لە هەندێک وڵاتی کە دانانێت یان بە پێچەوانەوە ڕخنە لە ڕسمان ئەمە لە وڵاتە پێشکەوتوەکان کە ئازادی ڕۆژنامەسیان تا ئاستێکە ئەو جۆرە بیر و بۆچوونانە ئازادیت. من لەگەڵ ئەوەم باشترین سیستەم بۆ ئەم وڵاتە بۆ نیمە سیستەمێکی ڕادیکالیە سیستەمێکی ئیسلامیە سیستەمێکی ئەلمانیا سیستەمێکی شوعیە ئەم جۆرە بیر و بۆچوونانە نابێ بە هیچ جۆرێک سانسۆری لەسەر بێ. بەڵام لە قسەکردنە لەسەر کەسەکانیش دوو جۆرە ئەگەر بمانێت باراوردی بکەین لەگەڵ وڵاتانی پێشکەوتوو کەسی ئاسایی یان دەگاتە کەسێکی بەرپرس لە قسەکردن لەسەر کەسەکان زانیاری ناڕێک بڵاوکەیتەوە زانیارێک ببێتەوەی لە کەدارکردنی ئەو کەسە ناشرێنکردنی ئەو کەسە لە هەموو وڵاتێکی دنیاە ئەگەر کەسەکە تا حدە کەسێکی ئاسایی بوو بۆی هەیە سکاڵاو لەسەر بەرزکاتەوە و بە غرامە یان بە قەرەبوو سزاد بە. بەڵام لە هەندێک وڵاتی کەی دنیا بەتایەتی ئەمریکا قسەکردن لەگەڵ پۆستە باڵاکان لەسەر پۆستە باڵاکانی وڵات ئەگەر زانیاریەکانیت هەڵەش بێت ڕاستیش نەبێ تۆ سکاڵاو لەسەر بەرز ناکرێتەوە تەنها ئەگەر بەرامبەرەکەت واتە حکوومەت یان وەزارەتەکە بیسەلمێنێت کە تۆ بەنیەت خراپی بە سوئدنیە ئەو زانیارە بڵاو کردوێتەوە نەک تێپەڕوە بۆ ئەم قسەیە ئەگەر بوارێکم پێبێت زۆر گرنگە. لەبەرەوەی ئێمە کە ناوی ڕۆژنامەگەریمانە دەسەڵاتی چوارەم سێ دەسەڵاتەکەی کە ئەزانین چییە بۆچی پەرلەمانتارێک هەڵەکە طبیعیە هەڵەکەی مادەم عەمدینیە لە جاروێ لە قسەیەکە ڕێیەک دەرەبڕی ڕێیەکە و هەڵەیە یان ئاساییشێک پۆلیسێک کەسێک ئەگرێ دوایی بەڕڵایەکە ببرێ غەڵەتمان کردووە و کەسە نەبووی داواکە و ناوەکەتمان لێ تێک چووە یان تەنانەت دادوەرێک دادوەر دایان جار دادوەر کە حکم دەرەکەن حکومەکەیان هەڵەیە بەبێ عەمدی طبعاً محکمەیەکی سەر و خۆیان ئیستێنافە تەمیزە بۆیان ڕاست دەکەنەوە مادەم بەبێ عەمدی بووە ئەی بۆ ڕۆژنامەنووس هەندێک جار بەبێ عەمدی ژواتە بەبێ ویست دەکەوێتە هەڵەیەکەوە یەکسەر یەخەی بگرین و ملی بگرین و بێنە دادگا. ئەمە لە هەندێک وڵاتی پێشکەوتووە ئەمە نەماوە بۆ ئەو کەسانەی کە پۆستیان بەرزە کاتێک کە تۆ سەرۆکی حکوومەتێک یان وەزیرێک سکاڵا لەسەر ڕۆژنامەنووسێک بڵاوکەوە لەسەر زانیاری درۆی لەسەر بڵاو کردوتەوە دەبێت ئەو وەزیرە بیسەلمێنێت کە بە ئەنقەس ئەو زانیارانی بڵاو کردوتەوە بۆ چونکە ڕۆژنامەنووسی ژوەک هەر کەسێک کە دەکەوێتە هەڵەوە بەڵام گرنگەوەی هەڵەکە عەمدی نەبێت. بەڵێ دکتۆر زۆر جار دەبیستین کە ڕۆژنامەنووسێک بەوە تاوانبار دەکرێت کە بڵێن مەترسی لەسەر ئاسایشی نەتەوەی دروست کرد و دەڵێن بۆ بڵاوکردنەوەی بابەتێک لەسەر گرێبەستە نەوتیەکان یان لەسەر گەندەڵیەک بە بەڵگەشەوە بڵاوی بکاتەوە
ئەمە هەر لە کوردستانە زۆر جار پێی تاوانبار دەکرێت و ڕەنگە ڕاپێکی بەردەم دادگاشکەن و لێکۆڵینەوە لەگەڵا بکەن هەرچەندە بەپێی یاسای ڕۆژنامەگەری نابێ هیچ ڕۆژنامە نووسێک لەبەر بڵین بابەتێکی بکرێت بە بیان و بۆی بانگێشتی بەردەم دادگا بکرێت تەنها لەو کاتە نەبێت کە بابەتەکەی وەکو خۆدوتت زانیاریتیان نەبێ یاخود بێبەڵگە بێت و شتێکی بڵاو کرێتەوە بە ئەنقەست بۆەوەی زیان بە کەسایەتی حزبێک یان حکوومەتێک یان کەسێک بگەێنێ ئەمە لە کوردستانە یعنی ئەم تۆمەتبارکردنە بۆچی وجودی هەیە و تا چەند منتەقیە کە تۆ بۆ نمونەگەر بابەتێک بە بەڵگەوە بڵاو بکەیتەوە بۆچی زیان بە ئەمنی قەومی ئەگەیەنێت بۆ نمونە بۆ وەڵامدانەوە پرسیارە ئەگەر ڕێگان پێ بێ نەختە بگەڕێمەوە سەر نەزەڕات ئینجا دێمەوە سەر کوردستان لە ڕاستیە تەنانەت جەڕنامە جیانەکانی مافەکانی مرۆڤیش بۆ نمونە لە مادە 19 پەیماننامەی مافە مەدەنی و سیاسیەکان کاتێکە باس لە ئازادی ڕۆژنامەگەری و ئازادی گەیاندن و زانیاری دەکات بەبێ هیچ سنوورێ بەبێ چاودێر دەڵێ وڵاتان حکوومەتان بۆیان نییە هیچ سانسۆرێ بخەنە سەر ئازادی بڵاوکردنەوەی زانیاری و هەواڵەکان تەنان لە دوو حاڵەتانە بێت یەکەم ئەگەر بێتەوە زانیاریە زەرری تابێ بۆ سەر سمعات و کەرامەتی کەسەکان و ژیانی تایبەتیان دووەم ئەگەر زیانی تابێ بۆ سەر سیستەمی گشتی و ئادابی گشتی و تەنانەت یەک دوو دەستەواژەی کەش بەکارێنێ وەکو تەندروستی گشتی ئەوانە واتە ئەمە لە وڵاتانی دیکەی پێشکەوتوو بەکارێنانی ئەم دوو چەمکە حاڵەتێکی ئاساییە بەتایبەتی دادوەرەکان توانای ئەوەیان هەیە ئاسایشی گشتی جیاکەنەوە لەگە ئاسایشی حزب بەرژەوەندی گشتی وڵات جیاکەنەوە لەگە بەرژەوەندی گشتی حزبێکی دیاریکراو یا حکوومەتێکی دیاریکراو لەبەرەوەی حکوومەت دێت و دەڕوات ئەو کابینەیە یا حزبێک وسیلەیەکە بۆ بەدیێنانی غایەتێک کە بریتێ لە بەرژەوەندی گشتی بەڵام لە ئەنجامی ئەوەی کە لە ڕابردووە لە تەجروبەی ڕابردووی بڕیارەکانی دادگای هەرێمی کوردستانە بینیمانە هەندێکجار بەرژەوەندی حزب تێکەڵ بە بەرژەوەندی وڵات کراوە لەبەر ئەوە ڕۆژنامەنووسان بەخۆشمەوە ترسێکی زۆر گەورەم هەبووە لە ڕابردووە کە لەژێر ئەو چەمکە ڕۆژنامەنووسێک کە بتوانێت گەندەڵەیە کەشفکە لە حیزبێکە گەندەڵەیە کشفکە لە حکوومەتە یان لە دام و دەستگایەکی حکومیان وا لێک بدرێتەوە کە ئەمە پێچوانەی بەرژەوەندی گشتی کاری کردو یان پێشوانەی نظامی عام کاری کردو لە کاتێکە کەشفکردنی ئەو گەندەڵیانە بەشێکە لە پێکانی بەرژەوەندی گشتی جێگای دەستخۆشیە ئەو ڕۆژنامەنووسانەی کە دەتوانێت ئەو گەندەڵیانە کەشفکان پێویستە لە داهاتووە ناویان لە مێژووە تۆمارکرێ بە ینی خەڵات بکرێن کە توانیوانە گەندەڵێکی ئاوا کەشفکرێت لە وڵاتی پێشکەوتووە دەبێت خەڵات بکرێن حکوومەت کە خەڵاتیەکە لەبەرەوەی لەوانەیە خۆی نەتوانێت هەموو شتێک ببینێ بۆیە حکومڕانی چاگە و حکومڕانەیە کە داوای هانا دەکات لە ڕۆژنامەنووسی سربەخۆ بەڵام گەندەڵیەکان کەشفکە بەڵام تۆمەت هەڵ نەبەستێت تۆمەت هەڵبەستن نەبێ وەگە تۆمەت هەڵبەستنیش بێ هەروەکوتم دوو جۆر هەیە لە وڵات هەندێک وڵات تۆمەت هەڵبەستنێک بە نیەتێکە یان کەوتوتێتە هەڵەیەکە و کەوتنە هەڵە لەوانەیە لە هەندێک وڵاتە لە عێراق و مەسر و فەڕەنسا ئەوانە نەخێر بەڵام لە هەندێک وڵاتە زۆر کێشە نیە لێرە ئەگە بەبێ عەمدیش کەوتویتە هەڵەوە هەر تووشی بەرپرسیارەتی قادونی دەبێت بۆیە من پێم وایە دەبێت ئەو مەسلەیە لەوە جیابکەینەوە کاتێک کە متمانەیەکی تەواو بە دەسەڵاتی دادوەریمان دەبێت دەسەڵاتی دادوەری ئەو لایەنن دەتوانن ئەوە ڕوومکەنەوە کە چی بە بەرژەوەندی گشتی دادەنرێ و جیاوازە لەگە بەرژەوەندی حزب بەڵام لە ڕابردووە هەمان بووە بەڵام لە ڕابردووە هەمان بۆ ڕۆژنامەنووسە بۆ 30 ساڵ حکم دراوە لەبەرەوەی بابەتێکی ڕخنەیی گرتووە لە کاتێکە قەت ممکن نییە قەڵام لەبەر قەڵام تۆ 30 ساڵ کەسێک حکم بدرێت کەواتە تۆ پێ وایە کە حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە بە شێوەیەکی ئیجابی سوود لە توانا و بڵێن تاقەی ڕۆژنامەنووسان وەربگرێوەکو خۆ دوتت بۆ نمونە لە دەرخستنی یاخود کەشفکردنی قزەیەکی گەندەڵی سوپاس گوزار بێت بەڵێ نەیتوانانی ئەگە بیتوانی باید لە ڕابردووە باشتر دەکرا ئەو هەڵە و کەمکوڕەکان کەڵەکە نەبێت تاوکو ئێستاکە بەڵێ گەربینە سەرباسی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان ئەم سندیکایە تا چەند توانیوەتی نوێنەری ڕاستەقینەی سەرجەم ڕۆژنامەنووسان بێت تامان بۆ من زەحمەتە و قسەی وەڵام بەمەوە بەڵامەوەی کە لە ڕۆژنامەنووسەکانە گوێم لێ بێت بەتێت و ڕۆژنامەنووسە سەربەخۆکان ڕۆژنامەنووسە ئەهلیەکان و هەندێکجار لە ڕۆژنامەنووسی وان بینیوە کە هەوی ڕۆژنامەنووسەکەی دەڕێنێت و ئەمە دەریەخات کە کۆمەڵی هەڵە و کەم کوڕی هەیە کە پێویستە سندیکا بەخۆیان بچێتەوە بەداخەوە لە کۆنگرەی پێشوو کە بەر لە چەند مانگێک بەسترا ڕەنگ بێ مانگێک کتێپەڕ ببێت ئێستا بەسەر کۆنگرەیە دەبواە سوود لەو هەڵە و کەم کوڕانی ڕابردوو وەرگیرا بواە بەتایبەتی لە شێوازی هەڵبژاردنەوەوانە کەم بۆ خۆم شێوازی هەڵبژاردننی ئەو کۆنگری باڵێ سندیکای ڕۆژنامەنووسانم شێوازی دەنگدان و باڵێنی شێوازی دیسان دروستکردنی قایمە و ئەمانە ڕەنگ بێ بۆ سەردەمێک کە هێشتان بکۆڵێ خەیاڵی شەڕی ناوخۆ نەڕەوی بۆەوە ڕەنگ بێ تا حەدێک ئاسایی ببێ بەڵام لە ئێستادا پێم وا بوو ئاسایی نەبووە ئەمە وای کرد کە
ئەوەی کە گوێم لێ دەبێت لە ڕۆژنامەنووسان و بابەتەکانی دەخوێنمەوە ژمارە و ڕۆژنامەنووسانێک کە گلەیان لە سندیکا هەیە ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەکات و ئەمە نەک لێرە لە هەمان کاتەوەی کە بە حکمی شەکەم ئێستاکە لە بەغاش ئەو حاڵەتە ئەبینرێت لەژێر فشاری ڕۆژنامەنووسان لەژێر ڕخنەی ڕۆژنامەنووسان کاتێک کە پرۆژەی یاسای مافەکانی ڕۆژنامەنووسی گەشتە لیژنەی ڕاگەیان و ڕۆشنبیر گەشتی ئێمە لە پەرلەمان نزیکەی نزیکەی 4,000 لاپەڕە ڕخنەمان پێگەشت بە ئینتەرنێت و بەوانە بەتایبەتی لەو خاڵانەیە کەوا پێناسی ڕۆژنامەنووسەکە بێ ئەندامێ بێ لە سندیکا لەبەرەوە هەمان بیر و بۆچوون هەمان سیرکردن بۆ سندیکاکەی ئەوێشەیە بە هەمان ئەو سیرکردنی ئێرە پێم خۆشە بە جددی سێری ئەو ڕخنە و گلەی و گازەندانی ڕۆژنامەنووسە سەربەخۆیانە بکرێ و ڕۆژنامەنووسە پرۆفشناڵەکان و کەسە ئەکادمیەکان بکرێ بۆی سندیکا لەو نزرە باڵێن تەشاؤمی کە هەندێک ڕۆژنامەنووس بەرامبەری هێتی دەربچێنرێ لە ئێستادا دەبینین زۆر لەو ڕۆژنامەنووسە زۆر دیارانەی ئێستای بڵین بواری ڕۆژنامەنووسی لە کوردستان ئامادەنین ببن بە ئەندامی ئەو سندیکایە و دەشڵێن کە لە دوایین کۆنگرەی سندیکا دەرکەوت کە ئەم سندیکایەکی ینی تەواو بە شێوەیەکی ڕاها و مطلق حیزبیە هی بۆ نمونە پێشوەخت هەر یەک لە نەقیب و جێگری نەقیب بۆ یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان یەکلا کراوەتەوە و دەشڵێن کە لە ئێستادا بیر لەوە دەکەنەوە کە ڕێکخراوێک نەک ببێ بە بەدیل نەک بێ بە بڵین بەرهەڵسی سندیکا دروست بکەن بۆەوەی بێ بە نوێنەر و دەنگی ڕاستەقینەی سەرجەم ڕۆژنامەنووسان لە کاتێکە لە بەرامبەر بەرپرسێکی باڵای سندیکای ڕۆژنامەنووسان دەڵێت هەر کەسێک بچێتە ڕێکخراوێکی ترەوە ئێمە لای خۆمان یەکەینە دەرەوە بەڵام ئەم تێڕوانین و بیرکردنەوە بۆ ئێستا تا چەند ڕێیتێچێت پرسیارەکە دوو لایەنە بوو تاوان من باسی ئەوم کرد کە ڕۆژ بە ڕۆژ ئەو دەنگانەی کە گلەیان هەیە لەسەر سندیکای ڕۆژنامەنووسان زیاد دەکات و پێویستە سندیکای ڕۆژنامەنووسان پێم وایە دەبێت سندیکایەکی مهنی بێت و داکۆکی لە بەرژەوەندی ڕۆژنامەنووسەکانی بکات ئەندامەکانی بکات تەنانەت ئەو کەسانەشی کە ئەندامینین بەیاننامە دەرکات بەڵام چەندە بگەڕێنەوە بۆ دواوە پێم وایە سندیکا پڕ بە پێستی خۆی بەو کارانی هەڵنەساوە و چەندەش بگەڕێنەوە بۆ ئێستاکە پێم وایە ساڵ بە ساڵ ئەدای سندیکا لە چاو ڕابردووە بەرەو باشی ئەچێت نازانم ئەو سندیکا تازەیە کە ئەوەندە نابێ هەڵبژانیان کردو ڕنگ بێ خۆیان ئەوەندە دوو کۆبوونیان زیاتر نەکرد بێ ناتوان هەڵی سنگێنم بەنسبە بە خۆم بەڵام سندیکای پێشوو پێم وابوو ساڵ بە ساڵ هەنگاو بەرەو پێشوەدەنێ و کاریگەری ئەو فشار و ئەو ڕخنانی بەسەرا هەیە بەسەر ڕابردوو بەڵام چەندە بگەڕێنەوە بۆ ڕابردوو دەبینین سندیکا کاتێکە بەجیاوازی سندیکاکانەوە نەک سندیکا ڕۆژنامەنووسە سندیکاکانی دیکەش لە کاتێ ململانەی نێوان یەکێتی پارتی ئەگەر بێت و سندیکایەک لە هەولێر هەبێ کەسێک لە وەزیفەیەکە فەسڵ ببێ سندیکاکەی مافپەروەران یا سندیکاکەی ئەندازیاران دەنگی لێ نەهاتووە بەیاننامەیەکی لەسەر دەرنەکردووە بە هەمان شێوە لە لێرەشە لە سلێماییشە بە هەمان شێوەوە بەڵام وردە ئینسان دەبێت لەو ڕۆوە واقع بینانە بێ من پێم وایە سندیکا وردە بەرەو پێشەوە چووە بەڵام ئەومانەی وانە کەیتر جێگای تموح و جێگای ئومێدی هەموو ڕۆژنامەنووسان بێ بەڵگە لەسەرەوە کۆمەڵێک ڕۆژنامەنووسی دیار تاوەکو ئێستاکە پێی وایە سندیکا و سندیکایە نییە کە جیاواز بێت لە حیزبە باڵادەستەکان و بۆ ڕۆژنامەنووسی چۆن پێشووتر باسی ڕۆژنامەی بێلایەنم کردە بێت چۆن بێ سندیکاش دەبێ بێلایەن بێ لە ئەنجامی هەنگاوەکانی دێنێ نابێت هەنگاوی بۆ بەرژەوەندی ئۆپۆزیسیۆنیان بۆ بەرژەوەندی دکتۆر پێ دوای کاتێواتەوە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان بە پێوەرەکانی خۆیدا بچێتەوە بۆ وەرگرتنی ڕۆژنامەنووسیان بۆ دیاریکردنی ئەو کەسێک کە ڕۆژنامەنووسن چکە لە ئێستا دەباس لەواکرێ کە 5,000 ئامارێکی تریشەیەکە دەڵێت 7,000 ئەندامیان هەیە و بە بەڵگەشەوە ناو هەبووە کە یعنی پیشەیەکی تەواو دوور لە کاری ڕۆژنامەنووسیە بوو ئەندامی کارای سندیکاش لە ڕابردووە ینی بەشتێکی زۆر لەو ئەندامانە هۆکارەکەی لە ڕابردووە بۆ لە ئەنجامی منافەسێکی سیاسی نێوان پارتە باڵاکانی ئەم وڵاتە بوون و منافەسەیەکیان کردووە لێرە یەکێتی ڕۆژنامەنووسانە بوو لەوێ سندیکای ڕۆژنامەنووسانە بووە کامیان زیاتر ئەندام کۆ بکەنەوە و بۆ ئەوەی کە کۆنگرە کرا لە کۆنگرەکەی بۆی دەنگەکانیان نەفەوتەوە دەنگیان زیاتر بێ ئەمە هۆکارەکەی یەگەڕێتەوە بۆ سەردەمە و شتێکی حاشا هەڵنەگرە چۆن باڵێن زەویزار لە کاتی خۆیان بە شێوازێکی تا حدێک هەندێک جار عشوایی دابشکراوە هەندێک جار دوو لە ڕێنمایی دابشکراوە هەندێک جار واستەکاری تیا دەوری هەبووە لە هەمان کاتە لە وەرگرتنی ئەندامیش لە سندیکادا ڕۆژنامەنووسی لە سندیکایە واستەکاری و کۆمەڵی اعتباراتی کە لە ڕابردووە دەوری هەیە و پێم وایە ئێستاکە لە ئاخر و ئەخری تەمەنی و سندیکایی کە نەما
هەڵوەشەندرایەوە بە سەندیکایشکە کاری بۆ ئەوە دەکرد قەواعیدێک دابنێت دیسپلینی بکات ئەو مەسەلەیە تەنزیمی بکات نازانم ئاگدار نیم ڕەنگە زۆر لە نزیکەوە ئاگدار نیم تا چەند سەرکەوتوو ببێت بەڵام جارێک کە دەڵم ئەو کێشەیە کە لەو سندیکا هەیە لە هەندێک سندیکای دەوروبەریشەیە و پێویستە ئەم ئەنجومەنی سندیکای ئێستاکە یەکێک لە ئیشە گرنگەکانیان ئەوە بێ ئالێتێکی توندتۆڵ دابنێن بۆ تازەکردنەوەی ئەندامەتی ئەندامەکانیان هیچ نەبێت بۆ تازەکردنەوەی ئەندامەتی ئەندامەکانیان کە جارێک کە دیسان بزانن ئەو ئەندامانە من لەوانەیە بۆ نمە کەسێکی وەکو خۆم بەر لە چەند ساڵە ئەندامی سندیکا بوومە کارم کردووە و ئیشم کردووە متەفەرق بوومە بە کاری ڕۆژنامەنووسی دەوامم تیا کردووە لە ڕۆژنامەیەکە بەڵام ئێستاکە دەوامم لە ڕۆژنامە نییە هەفتەی جارێک بابەتێک لێرە و لەوێ دەنووسم مەفروض نییە کەسانی دیکە هەیە پیان دەوترێت ڕۆژنامەنووس و کەسانی دیکە هەیە پێویستە لە ئیمتیازەکانی ئەو امتیازاتانەیە کە بۆ ڕۆژنامەنووسان وەردەگیرە پێویستە سوودمەند بن نەوە ئەو کەسانێک کە لێرە و لەوێ بابەتێک دەنووسم پێویستە لە کاتی تازەکردنەوەی ئەندامەتی بەوەیە بچنەوە و دیسپلینی قورس بنێن بۆەوەی تەنها ئەوانەیە کە ڕۆژنامەنووسن و متەفەرقن و ئەوانە دیکەش کە متەفەرقن بیانکەن بە واتە تەسمیشکیان بۆ دابنێن بۆ ئەوەی عەدالەت سەر بگرێت لە ڕۆ. بەڵێ دکتۆر دەوترێت دوای هەفتەی شوبات بڵێن بەپێی ئەو ئامار و ژمارانی کە لەلایەن بۆ نمونە سنتەری میترۆ و ڕێکخراوەکانی تری جیهانی شەو بڵاو کراونەتەوە بواری ڕۆژنامەنووسی لە کوردستان بە قۆناغێکی مەترسیداردا تێپەڕ دەبێت بۆ نمونە دەبینی خەڵک ڕۆژنامەنووس گیراوە بریندار کراوە دەست درێژی کراوەتە سەر کامێرای براوە بۆ نمونە کەناڵ هەبووە ستوێنراوە ڕادیۆ هەبووە تاڵان کراوە و ستوێنراوە هەموو ئەمانە بە مەترسی ناو دەبرێت لەسەر ڕۆژنامەنووسی لە ماوەی ڕابردوودا بینیمە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان دەوترێت کە لە جیاتی حکوومەت هەستا بە وەڵامدانەوەی راپۆرتێکی بڵێن ڕێکخراوی چاودێری مافەکانی مرۆڤ ئایا ئەرکی سندیکایە کە بڵین وەڵامی ئەم جۆرە راپۆرتانە باتەوە یان ئەرکی سندیکایە کە بێت لە کەم و کوڕیەکان بکۆڵێتەوە و پێشێرکاریەکان بڵین بە دواداچوونی بۆ بکات و چارەسەری بکات ئەرکی سندیکایە کە بێت کەم کوڕەکان چارەسەرکە و پێم وایە بەشێکی زۆر لە زانیاریدەی لە راپۆرتەکەی هیومان ڕایت وۆچ هاتبوو زانیاری ڕاستن بەڵام لە ئەمان کاتیشە لە ڕابردوو شاوتومە ماناوانە هەموو ئەو زانیاریانە یان گرنگ نییە ئەوەی کە راپۆرتەکەی دەرکردوکیە ئەمە بە قەناعەتی من وایە بەرج نییە هەموو زانیارانەی کە لە راپۆرتەیە هەبێ ڕاستە بەرج نییە هەموو زانیارانەشی لە راپۆرتەکانی سندیکاشە هەبێ ڕاستە من لە کاتی خۆیاوتومە لەوانەیە لێم پرسی چۆن هەندێک زانیاری هەیە بۆ نمونە کاتێک کە سکاڵایەک لەسەر ڕۆژنامەنووسێک تۆمارە کرێت بە شێوازێکی لە دادگا ڕۆژنامەنووسەکە تەوقیف کرێت ئەو تەوقیفکردنە لە ڕووی دەستەواژەی قانونیەوە ڕەنگە ئێستاکان دێ ڕۆژنامەنووس پێیان خۆش نەبێ وشێ بەکارێنم پێی ناوترێت سەر پێچی قانونی مادەم ئەو دادوەرە سکاڵای هاتووەتە بەردەم و پشتی بە بەندێکی یاسایی بەستووە و کە من زۆر کات چەندی ساڵە من داوای ئەوە دەکەم کە تەوقیفکردنی ڕۆژنامەنووس نەمێنێت لە ڕۆژنامەی هەوڵاتیە چەند جار بابەتم بڵاو کردێتەوە و لە دوجاریشە کردمە ناو پرۆژەی یاسای مافەکانی ڕۆژنامەنووسان لە بەغا یەکێ بوو لە خاڵەکان بەڵام دەنگی پێویستی نێنە تەنها دەنگێک کە تەنها مادەیەک مقتەرەحێک کە لیژنەکەمان کردی و دەنگی نێنە لەنێو پەرلەمانی عێراقیە ئەو مادەیە بوو کە وتبوومان ڕۆژنامەنووس نابێت لەسەر پیشەکەی بە هیچ جۆرە تەوقیف بکرێ تەنها لەبەر سەبەبێکی مقنع نەبێت کە دەبێت حاکم بینوسێتەوە بەڵام بەداخەوەی ئێستا تەوقیف کە خۆی بریتی نییە لە سزا وەکو سزا بەکاردێنرێت لەلایەن دادگاکانی ئێمە تەوقیفکردن بۆ تاوانبارێکی دیکەیە کە دزی کردبێت کە پیاوێکی کوشتوێ نەوەکو وڵات بەجێبێڵە نەوەکو بچێ بەڵگەکانی بشارێتەوە بەڵام لە ڕۆژنامەنووس پێی ینی تەوقعی شتانە ناکرێت بۆی پێویست ناکە تەوقیف کرێ بەڵام تاو کاتێک بە قانون لای دەبێت کاتێ دادوەر حکم بە تەوقیف دەدا پێی ناوترێ ناقانونی ئەمە یەکێکە لە زانیان بەڵام سەبارەت بە بڕگەیەکی دیکەی پرسیارەکەت ئایا ئیشی سندیکا بوو جواباتەوەم پێم وابوو ئیشی سندیکا بوو بۆ ئەوی ئەو راپۆرتە بکاتە دەردەستێکی خۆی بکاتە پاڵپشتێکی خۆی بۆەوەی ئەوەندەی کە زەخر لە حکوومەت بکە زەخر لە دەسەڵاتداری سیاسیەکان بکە مافەکانی ڕۆژنامەنووسان زیاتر بێسەر بکەن. بەڵێ دکتۆر لە چەند ڕۆژی ڕابردوودا بینیمان و وەزارەتی ڕۆشنبیری و لاوان بڵین کۆمەڵێک وەکو خۆیان ناوێنناوە سیستم و ڕێنمایی بڵاو کردەوە لە ڕووی یاساییەوە ئایا ئەرکی وەزارەتی ڕۆشنبیریە کە سیستم و ڕێنمایی بڵاو بکاتەوە بۆ بڵین بۆ کەناڵەکانی بیندرا و بیستراو مەبەستم بەڵام لە وڵاتانەی کە وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتەکان پێێتێ وەزارەتی ڕۆشنبیری و ڕاگەاندن ئەمە ئەرکی ئەو وەزارەتانەیە ئەو وەزارەتەیە کە پێێتێ ڕۆشنبیری و ڕاگەاندن لە هەندێک وڵاتدا وەزارەتی ڕاگەاندن نەماوە چ لە هەرێمی کوردستان چ لە عێراق لە عێراق هەیئەتێک دروست بووە دەستەیەک دروست بووە کە پێوترێت یە بەشێکە لە دەستە سەربەخۆکان هەیئەتی سەڵات و ئەعلام
ڕاگەاندن و پەیوەندیەکان ئەرکی ئەو دەستەیە کە سەر بە هیچ دەسەڵاتێک نییە بەڵام لەژێر سەرپەرشتی پەرلەماندایە کە نوێنەری گەلە پەرلەمان دەرکردنی ئەو جۆرە باڵێن ڕێنماییانەیە بۆ ڕێخستنی ئەو مەسلەیە چونکە دەبێت رادیۆ تەلەڤیزیۆنەکانیش ڕێک بخرێ لەلایەن کێوە ڕێک دەخرێت ئەوە پرسیاری یەکەمە ئایا وەزارەتی ڕۆشنبیری و لاوان ئەرکی ئەمەیە ئەگەر سەیری هەدافەکانی ئەو وەزارەتە بکەینەوە دەبینی لە یەکە لە هەدەفەکانیان ئەو هەدەفیان بۆ خۆیان داناوە لە کاتی خۆشە دەنگیشی پۆدراوە تا و کاتی دەبێ هەیئەتێک دروست دەکرێت بەڵام قسەی سەرەکی لێرەدا ئەوەیە ئایا جارێ سەرەتا یەکەم وەزارەتی ڕۆشنبیری بۆی نییە سیستەم دەرکا بۆی هەیە ڕێنمایی دەرکا تعلیمات سیستەم ئەرکی ئەنجومەنی وەزیرانە چۆن قانون ئەرکی پەرلەمانە دەستور ئەرکێکە لە سەر و پەرلەمانەوەیە لە دەستەواژەی یاسایی ڕێنمایی بۆ وەزیر بەکارێنرێت وەرسیستەم بۆ ئەنجومەنی وەزیران ئەمە هەڵی یەکەم کە وەزارەتی ڕۆشنبیری بەداخەوە تێکەوتوە هەڵی دووەمیان دەبوایە ئەم لەبەرەوە یەکەم جارە بەو شێوازە ڕێکوپیان بەو شێوازە گەورەیە فراوانیە و بەو وردەکاریە سیستەمێک ناویلێنم سیستەمیان ڕێنمایی نازانم مادەم وەزارە دەری کردو پێوتە ڕێنمایی بەس خۆیان لە بەرگەکان نووسیان لە سیستەم ڕێنمایەک بەو جۆرە دەرەچێت دەبایە لە پەرلەمانەوە دەربچوو باە چونکە ئەسڵی شتەکان پەرلەمان تەنزیمیەکە کاتێ پەرلەمان شتێکی بیر ئەچێ دەچێتە سڵتەی تەنفیزی حەق بەخۆی ئەدا وردەکاریەکەی ڕێک بخە زۆرجار لەنا ئەو قانونانەی لە پەرلەمان دەرەچێت لە بڕگەی پێش کۆتایی ئەڵێ لەسەر ئەنجومەنی وەزیران و وەزیری پێویستە ڕێنمایی پێویست دەرکەم بۆ ئاسان جێبەجێکردنی ئەم قانونە لە زۆر قانونێکە لە پەرلەمان دەرەچێت بەو شێوازەیە بۆ چونکە قانون لە پەرلەمان چەندە قانونێکی تۆکمە بێ هێشتا هەندێک وردەکاری هەیە حکوومەت خۆی ئەیزانێ وردەکاریە خۆی لە ناو خەڵکایە زیاتر احتیکاکی لەگە کێشەکاندا هەیە بۆیە ئەسڵی دەسەڵاتی یاسادانان لای پەرلەمانە ئستثنا هەندێک دەسەڵاتی یاسادانان دراوە بە سڵتەی تەنفیزی کە لە ژێر ڕۆشنایی قانونەکەی پەرلەمانە بێ وەکو چۆن قانونەکەی پەرلەمانیش لە ژێر ڕۆشنایی لە ژێر ڕوح و دەقەکانی دەستورە نابێ دەرچێت بۆ ئەم پێم وایە دەبواە ئەمە سەرەتا پرۆژەیەک وایە یەکە لە لیستەکان یا وەزارەت پێشکەشی ئەنجومەنی وەزیرانی بکردایە لە ئەنجومەنی وەزیرانەوە بنێدراوایە بۆ پەرلەمان گفتوگۆی لەسەر بکردابایە پاشان دەرچووایە وەکو قانون بەڵێ دکتۆر دەوترێت کە بڵین عێراق یان با بڵێن حکومڕانی لە عێراق بەبەراورد بە کوردستان لە عێراقی نوێ مەبەستم ئەزمونێکی کەم تەمەنی هەیە و دەشوترێت کە بواری ڕاگەیاندن لە عێراقدا خەریکە پێشی کوردستان دەداتەوە بە بەڵگەیەوەی لە نۆی ئەم مانگەدا وەکو خۆش ڕاگەداری لە پەرلەمانی عێراق بڵین یاسای مافەکانی ڕۆژنامەنووسان پەسەند کرا کە زۆر خاڵی جەوهەری و باشتیایە بۆ ڕۆژنامەنووسان بۆچی کوردستان لەو بوارەدا خەریکە دوا دەکەوێت و عێراق پێشیەکەوێت وەڵامی بۆچەکە لەوانەیە قورس بێت کە بۆچی کوردستان دوا دەکەوێت بەڵام من ئەو قسێ دەکەم کە کاتێک کە کوردستان هەوڵیدا یاساکانی ڕۆژنامەنووسی پێش خات هەر لە ساڵی 2023ەوە هێشتان عێراق دەستی پێ نەکرد بۆ سەردەما حکمی بەعزە بوو لە دوای ڕاپەڕینەوە لە ساڵی 93 یەکێک لەو قانونانەی کە دەرکرا لە هەر قانونە سەرەت یانی زووەکانی پەرلەمانی کوردستان بوون لە ساڵی یەکەم و خولی یەکەمی خۆیدا بریتی بوو لە قانونی چاپەمەنی ژمارە دەی ساڵی 93 کە قانونێک بوو کە مسۆدەکەی بەڕێز حوسێن عارف نووسی بێەوە پەرلەمان تەبەنی کرد و دەرچوو قانونێکی زۆر پێشکەوت و تر بوو لە چاو قانونی چاپەمەنی عێراقی ساڵی 68 هەر هیچ نەبێ مەسلەی دەرکردنی جەریدە درابۆ وەزیر ڕۆشنبیری مەسلەی دەرکردنی جەریدە لە بەغا تاوەکو پێشماوەیەک لە بەردەمی دەبێت تۆ داوای مۆڵەتکەی لە وەزیری ناوخۆ لەبەرەوە یاسای چاپەمەنی بەو شێوازە هاتووە بەو شێوازە مایەوە تاو هەموو گۆڕانکاریە کرا لە هەرێمی کوردستان ئەوە بوو یاسای ژمارە 35 ساڵی 2010 دەرچوو کە لە 2010 تا کەوتە جێبەجێکردنەوە ئەوەی کە جێگەی ئیجابیە سندیکای ڕۆژنامەنووسان دەیان کۆڕ و کۆبوونەوەی کرد بە عکسی ئەو سیستەمەی کە وەزارەت دەری کردووە کە بەداخەوە دەبایە بۆ ئەو دەرکردنی جۆرە سیستەمێکی ئاوا بۆ ڕێخستنی رادیۆ تەلەڤیزیۆن و فراکوێنسیەکانیان دەبایە کۆبوونەوە کۆڕوویەک بکردایە لە شارە جیاوازەکان لەگەڵ ڕۆژنامەسەکان ئەوەندەی بزانم کۆڕ و کۆبوونەوەیکی یەجگار کەمی کردووە لەبەرەوەی ڕۆژنامەنووسە دیارەکانی ئەم شارە و شارەکانێکە کە پەیوەندیم لەگەڵانەیە ئەڵێ ئەگامان لێ نەبووە تا ئەو کاتێکە سیستەمەکە دەچوە ئەوەی کە جێگەی ئیجابیە بۆ سندیکای پێشوو لە دەرکردنی ئەو ڕۆژنامە کە ئەویش هەر لە فشاری ڕۆژنامەنووسیایە دیان کۆبوونەوەی کرد لەگەڵ ڕۆژنامەسان تا توانرا بەو شێوازە بکرێت کە ئێستاکە هەیە و تا حدێک هەنگاوێکی باشە لە چاو هەنگاوەکانی پێشووە ئەم یاسایی کە لە بەغا دەرچوو هەندێک خاڵی تیا ئیجابیترە لەو خاڵانە لەو
یاسای ڕێخستنیکاری ڕۆژنامەنووسی کوردستان بەڵام ئەومان بیر نەچێت کە من لەوانێت دەورم زیاتر بینی بێت لەو یاسای لە بەغا دەرچووە وەک لەو دەورێکە لەو یاسای لە کوردستانە دەرچووە لە هەردووکیان پێم وایە جۆرێک دەورم هەبووە بەڵام لەوەی بەغا زیاتر دەورم بینەوە بەڵام ئەومانیاوانەیەک بەڵام ئەوەی بەغا باشترە لە هەندێک ڕۆوە ئەوەی کوردستان پێشکەوتوترە بۆ چکەوەی کوردستان شاملترە باسی تاوانەکانیشی تێکراوە باسی سزای کراوە دوو مەسلەی زۆر گرنگ هەیە دوو هەنگاوی زۆر گرنگ هەیە لەوەی کوردستانە بڕیوێتی عێراق تا ئێستا نەیبڕیوە لەم قانونیشە باسی لەوە نەکراوە یەکەم شێوازی دەرکردنی ڕۆژنامە بە ڕێگەی مۆڵەت نییە ڕۆژنامە نووسێک بێ جەریدە دەکات لە ڕێگەی بڵاوکردنەوەی ئێعلانێکە لە دووسێ جەریدەی ڕۆژنامەیە بە پێ ڕێنمای ئەو بەندانەی لە قانونەکەی هاتووە دەتوانێت ئەمەش نقطەیەکی زۆر ئیجابێت لەبەرەوەی لە وڵاتە پێشکەوتوەکان دەسەڵاتی چوارەم نابێت لە ژێر ڕەحمەتی وەزیری ڕۆشنبیری یان وەزیری ناوخۆیان بێ دووەم گۆڕینی سزای حەبس تەوقیف نا حەبس و سنجن بە غرامە ئەمیشان ئەگەرچی من ملاحەزەم لەسەر بڕی غرامەکە هەیە زۆرە ملاحەزەم لەسەرەوەیە لە جاری دووەم تاوانێ بکاتەوە ڕۆژنامەنووسی غرامەکە دەبێتە دوو هێند ئەوە بۆ دەشێ بەڵام بۆ ڕۆژنامەنووس تەوەقوعی ئەوە لێ دەکرێت کە دوو جار غەڵەت بکە سێ جار غەڵەت بکە نابێ عقوبەکە ببێتە دوو هێندە و زیاد بکە کۆمەڵێت تێبینی بەڵام گۆڕینی حەبس و زیندانیکردنی ڕۆژنامەنووس بە غرامە ئەمەشان هەنگاوێکی دیکەیە بەڵام لەگەڵ ئەوەشە ئەو 19 خاڵی کە لە یاسای مافەکانی ڕۆژنامەنووسی عێراقا هەیە هەنگاوێکی گەورەیە لە مێژووی عێراقا لەبەر 33 ساڵە قانونێک لە پەرلەمانی عێراقیە دەرنەچووە بۆ ڕێخستنیکاری ڕۆژنامەنووسی وە چەند بەرگەیەکیشی تەیە پرسیارەکەی بەڕێزە زۆر ڕاستە و هەندێک ڕۆژنامەسانی ژەوەیان ڕاگەاندووە کە لە چاو یاسای ڕۆژنامەنووسانی کوردستان پێشکەوتوترە. بەڵێ دکتۆر دوا پرسیارم گەر زۆر بە کورتی وەڵامم بیتەوە لەبەرەوەی ماوەی بەرنامەکەم تەواو بووە. لە چەند ڕۆژی ڕابردوودا بینیمان کە پەرلەمانی عێراق بڵین درامای حەسەن و حوسەینی ڕاگرت و قەدەغەی کرد لە پەخشکردن خوێندنەوەتان چییە بۆ ئەم بڕیاری پارلەمان گەر بە کورتی بەڵ ئەو درامایە کە لە کەناڵی بەغدادە لە بەغداد ببرێ پێشکەش دەکرا کە زیاتر کوتلەی وحدەی عێراق لە پشتی ئەو کەناڵەوان پێشکەش دەکرا زیاتر مەرجە سونیەکان بینویانە و ڕەزامەندیان لە سەرداوە لە یوسف قەرزاویەوە بیگرێت تا کەسەکانی دیکە و لەگەڵ پەخشکردنیان لەو کەناڵە شیعەکان شیع مەسەبەکان لە عێراقە نەڕەزایان دەربڕی و زۆر کەسە بۆ سێریشی ناکرد و ڕۆژنامەکانیان کە متابعەمە کرد دژی پەخشکردنی ئەو بسەرسەلێ بووم بەڵام باسکردنی بەو شێوازە خێراییە لە نێو پەرلەمانی عێراقا بە هیچ جۆرە گفتوگۆی لەسەر نەکرا بە هیچ جۆرێکە ئەوەی جێگای عیبە بۆ پەرلەمانی عێراقی نە لیژنەی ڕاگەیانی و ڕۆشنبیری کە لیژنەی ئێمە بوو نە لیژنەی ئێمە بینی ئاگای لێبوون نە لیژنێ و قافیش بینی بزانین ئایا زانی وایە زانیاری غەڵەتی تایە تەنها لەبەرەوەی چەندەدام پەرلەمانێ داوای ئەوەیان کرد و لە کوتلەیەکی گەورەتە بەنیە و مەسلەی کرد و سەرۆکی پەرلەمان کەوتە ژێر ئەو فشارەوە و دەنگی پێویستیشی هێنا و ڕایگیرە بەڵام وەکو لیژنەی ڕاگەیان و ڕۆشنبیری دوای ئەوە بە ڕۆژێک ئێمە کۆبوونەوەمان کرد اعترازمان لەسەر ئالێتی ڕاگررتنی ئەو درامایە دەربڕی ناوڕۆکی درامەکە ئێمە پسپۆر نیم لە مێژووی ئیسلامیە دەشێت لیژنەیەک پێبنرێت بەڵام بەبێ لیژنەیەک تحقیقی بەبێ لیژنەیەک درامایەک ڕاگری ئەمە سەرەتاڵێکی ترسناکە بۆ بەڵێ دکتۆر سامان فەوزی پارلەمانتاری عێراق لە لیژنەی ڕاگەیاندن و ڕۆشنبیری زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە ستۆدیۆی تاوتوێ لە بەرنامەی چاوپێکەوتن سپاس بۆ ئێوەش بینەرانی عەزیز چاوپێکەوتنی ئەم جارەشمان لەگەڵ دکتۆر سامان فەوزی بوو تایبەت بوو بە بواری ڕاگەیاندن و ڕۆژنامەنووسی لە کوردستان و لە عێراق تا چاوپێکەوتنێکی تر بەخواتان ئەسپێرم و ماڵتان ئاوە